إذا في هاجرين أمير شنك ها؟ أمير هذا الدرقابة؟ لا تجرس بين درقايتي عيبة جرستي تقول باب أوا أنا تشي وجرس يبو يا كره باوكا عيب حامة ما بوشي اللي يدرسي من لسك ترسم برمة ناس بوليا أو تدرقاكو كردو يا ساقكا بونا كسكي نجت في لصقك ما ترسيت من لسك ترسم والله بار شيرم دينا ترسم سمبلاتو تشيرم تروي بيرم توكتي جوان صلاة وليبي بقربان سر سپاس بخير بن إيرا مالي فاريا بلا والله بس إيريان كره وتي مالي فاري كتيكي جوان وناسكياني ناشتو بي بلا خامم هاتين بخواز بني بكرة كمان ويلكم أبرن روما أمر خوش روز مبوشوري ولا كركم أو كتصجي هي من نواجهك أجابا كره باوكا حامة ولا نواجهك بخوان هاروي ولا بردار أنا بخوان هاروي يا خير ولا شوري ولا حيامان أو توزي النصيحتي خشم كر والله توزي بياوبا يا خوا بخير بين زور خوش حال بين بهاتنتان زور سپاس والله زور خوشحال بوون کە تێکەڵ بە خانەوادێکی وەکو ئێوە بووین ئەڵێم براشنەوە پیاومان لە ماڵ نییە بەر وڵای ئەوە نییە ماکس ئەڵێم شنەکە ئەمە بووکەکەمان نەبوو فاری با تۆزێ پرسیایی لێ بکەم ئەڵێم کچی من والله داوي لبنك من أبي استابرم توزيكي شم هيا ئەگەر مشکلەیەکتان هەیە براژن قسە بکە تازە من نمەکی ئەم ماڵم کردووە لا آخر شتكي من زو ضرورة أبي استابرم ئەزانی چۆن نابێ من بەغێرە سیرکەن براژن بەخوا سەلامتان لەسەر بۆ کوشم تەلەفۆنێ بکەم پەنجابیاو ئەلۆ بەردرگای ڕیز بێ هەمووی بە ئاربیجی و بیکەی سیەوە من تازە بەشێکم لە ماڵت قسە بکەن مشکلەکەتان چییە؟ كرة ميزيت ماكس هەسم بەل لە قەوم لێرە باوکە دیەت و ڕاو بەخوا نەژلم کوڕی خۆمە سیاری خۆی خانی خۆی یەک ماڵی جوانی هێنجە شادی بەرز ئۆی خۆ زۆر چوو بۆ داوای کچ هیچی بەدڵە بوتی vary يا خوا تەمەند درێژ بێ خۆ ئەو سەروەت و سامانەشی لێ نەسێنێ ئێمە زۆر خۆش حاڵ بووین ئەوەی ڕاستی بێ کچەکەی منیش تاقانەیە زۆر بەناز گەورەم کردووە باوکیشی نەماوە مردووە سەیسا لە خەفەتان مردووە بەڵێ یعنی مەبەستم خەفەتی دنیا ئەمە نەخەفەت زۆرە سێرمەکە زۆر ڕقم لێتە ئەوەی ڕاستی بێ ئێمە خەفەت لە دنیا ناخۆین عینەن ئێمە خۆێمەش خەفەت ناخۆین وەڵام من بایەکە و بەلای گوێماڕە هەر بە خەیاڵمان نایە ئەوە تاژنی ڕێک و پێکە هەمە ئەوە تا کوور ماشەڵا سوورسپی ماش کە ڕقم لێتە ئەمڕۆ بەڵێ دایکی ڤاریە ئێوە چی داواکەن ئێمە لە خزمەتتان زۆر سپاسانەکەم ئەوەی ڕاستی بێ 75 مسقال ئاڵتون و 200 لیرەی پاشەکی ها چەند 200 ئەخدە زۆرە ئەوە بۆ خاتی خوا کاکە لە گیرفای منێتە دەرەوە چۆن شتی وابێ بەخوا ڤارین لەوە زیاتری قابیلە من ڕازیم منیش رازیم تۆز ڕاستی منیش رازیم ئەی دەمادەم ئێوە ڕازین هەموو شتێکتان بڕات و کاکە منە ڕۆم بوشوري والله. بخوان هاروي باوكا بوشوري کوڕم سەگیان هەیە باوكا جان ساجيتو وشيرة خوان بانغواليا كم تقليبي بخوان هاروي کاکە درۆم کرد بخوان هاروي بينا متومون خوشه ها الله ئەم کوڕم ئولفەتی بە منەوە گرت و ئەمەنەی خۆشەوێم ئەخ براشن دەتوێت تۆزی ویژدانە هەبێت تۆ بووکمانەیەتی یا خانومان پێفرۆشت بێ قەزابی ئەوەی ڕاستی بێ من نەمبیستووە پیاو بێ بۆ مەسلەی ئاڵتون و شت هەر ژنانە لەم کارەیە قساکەن وی دایکی ڤاری دڵنێشێ بەخوا قارێش وا سەحبەت چییە بە سەحبەت وێڵێ براژن ڕاستە ئەو ژنانە مەسلەی ئاڵتونەوانە ژنەی بڕێتەوە بەڵام پارەکە لە گیرفانی کێ دەرێتە هی من دەرناچێ ئەمە زۆر خۆشە وەڵا ئێمە هەمومان ڕازین قار تۆش ڕازیت وەڵا من بە هیچ وەڵا ڕازیم ئەی تۆ ڕازی کوڕم تۆ ڕازی نەبی مستەحیلە شتەکە سەر بگرێت باوكا جان من بيجي رازيمو ئەو مهم